يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران وخواناساني بريس وتاري أم جمعيما مشتوان بخواي تاكو تنهاو بشريك لسر گرنگی ماڵ و سەروەت و سامان و باری ئابووری تۆکمە و ژێرخانێکی ئابووری بتەوە باسی گرنگی ئەم بابەتە ئابووریە بۆ سەر ژیانی تاک و خێزان و حکومەت دەکەین. یەکەم گرنگی ئابووری لە ژیانی تاکە کەسێکدا. ئەگەر ئینسان هەژار بێ، گەنجێکی هەژار بووی، گەنجێک بووی لە ماڵەکەی خۆتدا گیرفانت بەتاڵ بوو و ژیانت تاڵە، فکرت ئاڵۆزە. ئینسانی هەژار وەکو تاکە کەس ئینسانێکی ترسنۆک دەبێ. خەڵک بە چاوێکی سووک سەیری دەکەن، ناوێری بە گەورەی بیر بکەیتەوە و خەون و خەیاڵی گەورەت هەبێ کە سەیری گیرفانی خاڵیت دەکەی خەیاڵەکانت دەپوچێنەوە. وەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز نەیفەرمووە خوایە هەژارم خەی، بە پێچەوانەوە فەرموویەتی اللهم اغنینی من الفقر. لە صحیحی مسلمە هاتۆ خۆشەویست لە خوا دەپاڕایەوە دەیفەرمووی یا ئەڵڵا ڕزگارم کەی لە هەژاری، دەیفەرموو خوایە هەمیشە دەوڵەمەندم کەی و لە باری هەژاری و فەقیری ڕزگارم کەی. ئەگەر تۆی موسڵمانیش لە خوا پاڕایەوە مەڵێ خوایە ئەوەندەم نەدەیتێ، ئەوە دوعایەکی هەڵەیە، بڵێ خوایە بمخەیتە ڕیزی دەوڵەمەندانی ساڵحەوە، خوایە لە هەژاری بێ احتیاجم کەی و ڕزگارم کەی. کابرایەکی وەکو بەڕێستان هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرزی کرد یا رسول الله كيف أقول حين أسأل ربي، چۆن داوا لە خوای خۆم بکەم کاتێک کە لێی دەپاڕێمەوە، داوای چی لێ بکەم، چ دوعایەک هەڵبژێرم؟ سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی بڵێ اللهم اغفر لي وارحمني وعافني وارزقني ويجمع أصابع إلا الإبهام فإن هؤلاء تجمع لك دنياك وآخرتك. لصحيح مسلمة بجمارة فرمودي 4865 أم فرمودة صحيحة هاتوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە ئەو پیاوە و لەوی شەو بووە هەموو ئومەتەکەی، فەرمووی داوا لە خوا بکە و بڵێ یا ئەڵڵا ئەی پەروەردگارم لێت دەپاڕێمەوە، پەنجەکانیشی ئاوا لێ دەکرد، فەرمووی لێت دەپاڕێمەوە لێم خۆش بە، ڕەحمم پێ بکە، بێبەڵاو موسیبەتم کە و لەشم ساخکە، ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵی زۆرم پێ ببەخشە. ڕاوی حەدیسەکە دەفەرمێ هەر چوار پەنجەکەی ئاوا دەژماردن ئیلا پەنجە گەورەی نەنوشتاندەوە. فەرمووی ئەگە خوا ئەمەت پێ ببەخشێ دنیا و قیامەتی پێبەخشی و دنیا و قیامەت لەسەر ئەم چوارە بەندە. بەڵێ ئەگەر سیر بکەی ئینسان کە چوە قیامەتەوە پێویستی بەوە هەیە بڵێ اللهم اغفر لي، خوایە لێم خۆش بە، لێم خۆش بە لە بەرامبەر بەو هەموو خەڵاتەی کە پێت بەخشیوم نەمتوانیوە سوپاست بکەم. بەڕێزان لێخۆشبوون و داوای لێخۆشبوون لە خوا هەر ئەوە نییە بڵێ خوایە لە گوناهم خۆش بە، ئەی ئەو هەموو چاکەی کە ئەڵڵا بەرامبەر ئێمە کردوویەتی و نەمانتوانیوە وەکو پێویست سوپاسی بکەین، دەبێ بڵێ خوایە لەو تەقسیری و کەم و کوڕێم خۆش بە، خوایە ڕەحمم پێ بکە لە قیامەتە هەموو ئەو کردەوانەی کە لە نوێژ و عیبادەت و ڕۆژوو و سوزدە و ڕکووعا بۆ تۆم کردووە، خوایە بارتەقای سوپاسی چاوێکم نابێ. خوایە هەموو ئەو عیبادەتەی کە من لەم ژیانی دنیاە کردومە بەقەدەر بستێ خاکی بەهەشت بارتەقای نییە، خوایە بە ڕەحمی خۆت ڕەحمم پێ بکە و بەهەشتم پێ خەڵاتکە. ها مناڵێکی بچکۆلە دەبینی بە باوکی بڵێ باوکە ئەو شتەم بۆ بکڕێت تەنها 250 دینارێکی تەبعی لەدەستا بێ، باوکی بڵێ بێنە پارەکەتم دەیە ئەو شتت بۆ دەکڕم، ئەو شتە زۆر گەورەترە و بەنرخترە لە چاو ئەو 250 ئەو مناڵە. پەروەردگاریش کە بەهەشتمان پێ خەڵات دەکا، ئەوەی ئێمە پێمانە لە 250 مناڵەکە کەمترە بەرامبەر بە کۆشکێکی گەورە. ئەوە عەتای خوایە و لوتفێتی،
بڵێ خوایە ڕەحمم پێ بکە، توێشەبەرەکەم بای ئەوە ناکە داوای بەهەشتت لێ بکەم، خوایە بە ڕەحمەتی خۆت بەهەشتم پێ خەڵاتکە. ئەمجا فەرمووی بۆ دنیاش داوای دووشت بکە، بڵێ خوایە لەشم ساخکەی، خوایە بێ موسیبەتم کەی. ئینسان ئەگەر لەشی ساغ بوو لە دنیادا، دوژمنایەتی نەبوو، دەماچە لە بن پشتێنن نەبوو، شەو دەرگات دانەخست و لە کەس نەدەترسای و کەس لێن نەدەترسا، بە ئەمانەوە بە ڕێگادا دەڕۆیشتی. دوژمنایەتی لەگەڵ هیچ عەبدێکی خوادا نەبوو، نە لە کەس دەترسای و نە کەس لێ دەترسا، جەستەشت ساغ بوو، لەگەڵ ناخواردنەکەیە کۆمەڵە عیلاج لەسەر سفرەکەت ئامادە نەبوو. فەرمووی بڵێ وەرزوقنی خوایە ڕزق و ڕۆزێکی حەڵاڵی زۆریشم بدەیتێ، دەوڵەمەندم کەی هەژارم نەخەی، ئەوە دنیات ئاوەدانە. دنیا بەم دووشتەوە بۆ ئینسان خۆشە، لەش ساغی و بێ موسیبەتی، دەوڵەمەندی و تێر و تەسەلی ناوماڵ، ئەوە دنیا ئاوەدانە. لە قیامەتی شابڵێ خوایە لە گوناهم خۆش بی کە نەمتوانی وەکو پێویست سوپاست بکەم لە گوناهەکانیشم خۆش بە، هەروەها ڕەحمم پێ بکە، عیبادەتم ئەوەندە نییە کە بەهەشتەکەی خۆی پێ بەدەست بێنم. بەڵێ ئینسان ئەگە تاکە کەسێک بێ، نە ژنت هەبێت نە منداڵت هەبێت، تەنها خۆت بی، خەڵکی وا سەیرت دەکەن لە هەموو زەمانێک هاوا بووە، بارتەقا و باڵانسی حسابت چەندە، ئەوەندە قەدرت بۆ دادەندرێ. إذا قل مال المرء قل بهاؤه وضاقت عليه أرضه وسماؤه. إنسان أجر مال ساماني كم بو نرخي لبر چاوي خلشي كما أو أرزا بو فراوانيوا أو آسمان بو قوريا وجقا أوي تنال لبيتوا. والله واي إنسان كجيفاني خالي بو لهيج مجلسيا كات جقا نابيتوا ببيع أوي كوا سوکایەتیت بە کەس کرد بێ، خەڵک بە چاوێکی سوک سەیرت دەکا. چەند گەنج چێدە خوازبێنی کەسێک کابرا تەنها بەوەڕەتی دەکاتەوە کە دەڵێ ئەم کەسە لە بارتەقای ئابووری مندا نییە، چۆن کەس بدەم بە کوڕی فڵان کەس کە گیرفانی خاڵیە. خادمی شاعیری گەورەی کوردە فەرمێ دەردی گرانە حاڵی هەژاری، مەگەر ئەو وەک ئەو بێ نەخوێندەواری، بەزگێ تێری بە سەد بزگ برسی، کەس نییە جارێ حاڵت بپرسی، محتاجی دەستی نامەردان دەبی، بۆ هەموو کارێ سەرگەردان دەبی، بە هەردوو لاوە دنیا ناخۆشە، هەر کارێ دەیکەی هەمووی هەر بۆشە. پرسیار کرا لە ئیمامی عەلی مەذیل و زەلیلی چییە؟ زەلیلی ئەو کەسە نییە کە لەسەر جێگا کەوتووە و قاچ و دەستی هیچ ناکە، لە کوردەواری ئەڵێن فڵان کەس زەلیلی سەر جێگایە. ئیمامی عەلی لێی پرسرا ئینسانی زەلیل چێیە؟ فەرمووی ئەن یەقیفە الکەریم ببابی اللەئیمی ثم یەڕده. فەرمووی زەلیل ئەو کەسەیە لێقەوما و ئەو کەسەیە کە پیاوێکی بەڕێزە و لە دەرگای نامەردێکا دوول لە ڕووی ئێوە دەوەستێ و ئەویش دەست دەنێ بەڕوویەوە. چەند جار بۆ تۆی بەڕێز ئەچێ دایرەیەکەوە لەگەڵ حرمەتم بۆ تەواوی مۆزەفانی دایرە، تووشت دەبێت بە تووشی نامەردێکەوە بۆ ئیمزایەک سعاتێک ڕاددەگرێت. تەلەفۆنەکەی نامەردە بە گوێوەیەتی قسە و باز لەگەڵ خەڵکا دەکا، ئەو خەڵکەش ئاوا ڕاوەستاوە بۆ ئیمزایەک. تۆ چەند بەڕا ناڕەحەتی کە ئینسانێکی بەڕێز بەرامبەر بە نامەردێک ڕاوەستاوە بۆ ئیمزایەک و بۆی ناکا. ئەوەی مەسئولێکی پێڵاو بۆگەنی دوێنێ بووە، هەزار پیاوی وا لە ماڵەکەی تۆ ئانانی خواردووە، بە سێ ئیستیعلاماتی جەنابت نایگەیە، ئەوە لە ئیمە کە نایەتەوە ناو خەڵکەکە و کوڕەکەی شۆڕژێڕی دوێنێ نییە. زۆر ناڕەحەتە ئینسانی بەڕێز بچێتە دەرگای نامەردێک و نامەردەکە دەرگای لێ نەکاتەوە. فەرمووی ئەوە خۆت بە زەلیل دەزانی. ئەمجا فەرمووی واللهی واللهی، ئیمام عەلی فەرمووی سوێند بەخوا سوێند بەخوا، لە حەفر و بئرەینی بئیبڕەتەینی، ئەگە دوو دەرزیم بدەنێ و بڵێم بەم دوو دەرزیە دەبێت دوو بیری ئاو هەڵکەنی، کە ئەوە مستەحیلە. بە دوو دەرزی درومان دوو بیری ئاو هەڵکەنی، هیچ کەس ناڵەشتی وا ڕوودەدا، مستەحیلاتە. وكنس أرض الحجاز في يوم عاصف بريشتين. دو تالقسكم بدريتي بلين زوي خاشي حجاز سعودية هەمووی لە ڕۆژێکە کە گەردەلوول و بایدێ بە دوو چڵ بماڵی کە قەت شتی وا نابێ بای بێ و ئەول مەبێنێ و بەرێتۆ بە دوو چڵ گەسک چۆن ئەرزی حیجاز لە ماڵدرێکە مستەحیلە. وغسل أسودين حتى يصيرا أبيضين. دوو ڕەش پێستی ئەفریقی بێنن بڵێن بیان بە حەمامەوە بیان شۆ حتا سپی دەبنەوە. هەموو سابون و تایتی دنیا لە ئینسانێکی ڕەش سەرفکەی سپی نابێ مستەحیلە. دەفەرمێ ئەهوەن عەلەیە من طلب حاجة من لئيم لوفاء دين. بەخوا هێشتا ئەوەم پێخۆشترە کە ئەو مستەحیلە
لەوەی قەرزار بم و بۆ دانەوەی قەرزەکەم ڕوو بکەمە دەرگای نامەردێک و دەرگام لەسەر ڕووداخاتەوە دەرگام لەسەر ڕووداخاتەوانێ و دەستی پیاوەتی و مەردایەتیم بۆ درێژ نەکە ئەمەیانم بەلاوە قورسترە ئەگەر وەکو تاک وەکو گەنجێکی بەڕێز دەتەوێت بوونت هەبێ ڕێزت هەبێ داهاتوت هەبێ گەنجی بەڕێز هەرگیز بێکار مەبە و هەوڵ بدە لەوەی پەیدای دەکەی پاشەکەوتێک بکە پێت عیب نەبێ بڵێ خەریکی زانکۆیەکم و زانکۆم تەواو کردو بە کەلێرۆسێک لە جیفان مایە چۆن بچم لە بازاڕە ئاو بفرۆشم چۆن بچم حەماڵی بکەم بۆ یەک ڕۆژ تۆی گەنج بە بێکاردامەنیشە حتا دەگاتە ئەو کارەی کە شایەنی خۆتە هیچ کارێکت پێ عیب نەبێ چونکە بوونی تۆ بەسراوە بە ئابووری تۆوە ئەگەر 10,000ت پەیدا کرد هەوڵ بدە 5 بخۆ با 5 پاشەکەوتت بێ گەنجێک دەبی پاشە ڕۆژت ڕوون دەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إمام أبو داود النسائي عن جراوة وكفرميتي اللهم إني أعوذ بك من الفقر والقلة والذلة وأعوذ بك من أن أظلم أو أظلم فرمو يا الله ليد باريما وبنات في دقرم لمس يشتبن باريزا خوايا بن باريزا لفقيري خوايا بن باريزا لوي بتشاوي سوق سير بكريم وبكم تماشا بكريم خوايا بن باريزا لوي كواز زليلي دستي نامرد بم ڕێم کەوێتە دەرگای نامەردێک و دەرگام لێ نەکاتەوە جاز بەکەم تەماشاکردن و ڕێگا کەوتنە دەرگای نامەرد بە زۆری بەهۆی هەژاریەوەیە ئەینا تۆ دەوڵەمەندی چ محتاجیت بە خەڵکە واتە هەژاری سەرەتایەکە بۆ ئەوەی ئینسان لە نرخ و بەهای کەم بکرێتەوە بە چاوی کەم تەماشای بکرێ هەروەها زەلیل بێ دەیفەرموو پەروەردگارە یا ئەڵڵا پەنات پێدەگرم لەوەی کەوا ستەمکار بم یان ستەمم لێ بکرێ خوای جان لە ژیانە بمپارێزی لەوەی ستەم لە خەڵک بکەم خوایە بشم پارێزی لەوەی خەڵک ستەمم لێ بکە هەردووچیان بەڵایە زاڵم بی تیاچووی خەڵک زوڵمت لێ بکە دڵت دەسووتێ خوای لە هەردووچیان بمپارێزە کەواتە تاکە کەس سەربەرزی دنیا و قیامەتە بەوەی کە باری ئابووری باش بێ بۆی ئەی گەنجانی بەڕێزی وڵاتەکەم کوردستانەکەم ڕاستە ئێوە هەندێکتان ستەمتان زۆر لێ دەکرێت خوێندنت تەواو کرد دوای ئەو هەموو ساڵەتە عیناتێکن نییە بەڵام زۆر لەوە باشترە سەعات 9 لە خەو هەستی و گلەیی لەمو لەو بکەیت سەعات 5 بەیانی بە ئاگا بە هەر ئیشێکت دەستکەوت مەڵە هاوشانی من نییە هی خوێندەواری من نییە بۆ یەک ڕۆژ هەوڵ بدە بێکار نەبی دووەمیان کاریگەری باری ئابووری لەسەر خێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج أي أو گەنجانەی کەوا کاتی هاوسەرگیریتانە من استطاع منكم الباءة ئەگەر توانات هەیە جا توانە هەر توانای سەرجێگانیە توانای خانوت هەیە توانای داراییت هەیە ژن و منداڵت پێ بەخێو دەکرێ مارەیت پێ دەدرێ ماڵت پێدابین دەکرێ ئەمجا هاوسەرگیری بکە واتە بە گیرفانی خاڵیەوە هاوسەرگیری مەکە و خێزان پێک مەێنە خوش لە سوورەتی نورا دەفەرمێ وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله با ئەو گەنجانەی کەوا توانای داراییان لاوازە و گیرفانیان بەتاڵە پاک داوێنی خۆیان بپارێزن حتا ئەو کاتەی خوا دەرگای ڕەحمەتیان لێ دەکاتەوە واتە ئەم قورئانە و ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ ئەبێ ژیانی هاوسەری و خێزانی لەسەر بنەمایەکی ئابووری پتە و بنیاد بندرێ ئامان گەنجی بەڕێز قەت بە گیرفانی خاڵیەوە خۆت تووشی زەواج و مەسەلەی هاوسەرگیری مەکە چونکە چەند بەڵایەکی بەسەرەوەیە یەکەم پیاو کە بەرپرسی ماڵە بەخوا بەڕێزان ئەگەر گیرفانی خاڵی بوو چەند ڕۆژێک بەدەستی خاڵی و بەبێ عەلاقە چۆ ماڵەوە بەهۆی نەداری و بێکاریەوە قەرزاری خەڵک بوو خەڵک هاتنە سەری لەبەر چاوی ژن و منداڵەکەی قسەیان پێگوت وعدی دا و درۆی کرد لەبەر چاوی ژن و مناڵەکەیە ئەو پیاوە بەڕێزە نرخی لای ئەو ژن و منداڵی نامێنێ هەردوو سێ ڕۆژ لێت قبوڵ دەکەن ژنەکەت بەدەستی خاڵی بچیتەوە چوارەم ڕۆژ بە چاوی سووک سەیرت دەکا چونکە دەبینێ پیاوی خەڵک چی کردووە و تۆشی چت پێ نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن الرجل إذا غرم حدث فكذب ووعد فأخلف لبخاري دا صحيحة هاتوا دەفەرمێ ئینسان ئەگەر قەرزار بوو قسە دەکا و درۆ دەکا ئەڵێ وعد بێ ئەم قەرزەم دەیتێ پاشی ئەوەندەی تر شتێکم هەیە دەیفرۆشم نیشێتی درۆ دەکا بەس بۆ وەرگرتنی قەرزەکە تووشی درۆ دەبێ
هەروەها کابرا دەڵێ کاکە هاتووم قەرزەکەم دەیتەوە دەڵێ یەک مانگی ترم لێ بوەستە بەسەر چاو وعدیش دەدا و پێشی نادرێتەوە تووشی وعدە بە خلافیش دەبێت دەی پیاوێک لەبەر چاوی ژن و مناڵەکەیە وعدە بە خلاف بێ و درۆ بکە و دەستی خاڵی بێ ئینسانەکە بەهای دێتە خوارەوە کەواتە ئەگەر هاوسەرگیریەک لەسەر بنەمای هەژاری کرا مەگە خۆشەویستێکی زۆر پتە و ڕاستەقینە بێ ئەینا ئەو پیاوە لەبەر چاوی ژن و مناڵیە سووک دەبێت دووەمیان پیاو وەکو سەیاقی سیارە وایە لە ماڵە ها ساقێک ئەگە مشکیلەی هەبێ وریانە بێ سەرنشینەکانی سەرگەردان دەکات چونکە تەرکیزی نامێنێ ساقێک کە هەموو لەشی گرفت و خەیاڵ ئەوە بێ ساقە سوکانەکەی بەدەستەوەیە دەڕوا بەڵام هەر لاشەی لەوەیە دڵی لە شوێنێکی ترە پیاویش کە ساقی ماڵ و سوکانی ژیانی خێزانی بەدەستەوەیە ئەگە گیرفانی خاڵی بوو ئەگە قەرزار و محتاج بوو فکری پرش و بڵاوە تەرکیزی بۆ سەر ژن و منداڵەکەشی نامێنێ بۆیە لە شەرعا دەفەرمێ قازی حاکم لە وەختی برسێتیان نابێ حکم لە بینی خەڵکا بکە چونکە برسێتی و خاڵی بوون کاریگەری لەسەر قەزاوەتی عەدالەت دەبێت ئیمام ئەبوو حەنیفە فەرموویەتی ڕاوێژ بە کەسێک مەکەن کە ئارد لە ماڵی دانیە وتیان بۆ قوربان فەرمووی هەرچەند عاقڵ بێت چونکە ئارد لە ماڵی دانیە فکری پەرش و بڵاوە و بڕیاری دروست نییە محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی کە هاوڵی ئیمام ئەبوو حەنیفەیە و زانایەکی زۆر بەرزە لە قانونە زۆربەی قسەکانی ئەو وەرگیراوە فەرمووی ڕۆژێک لە ناو مەجلیسی زانایاندا دانیشتە بوو مناقەشەی کۆمەڵێک بابەتی فیقی و زانستی شەرعی بوو لەو کاتەدا کچەکەی هاوتی باوەجان دایکم دەڵێ بە تەمام نان بکەم و ئارد لە ماڵماندا نییە خەمی ئارد و نانمان بخۆ دەفەرمێوتی کچم خوا بتکوژێ والله بەم قسەیە چل مەسەلەی شەرعی لە بیر برمەوانە کە بە مێشکما هاتن چل دانە مەسەلەی فیقی لە مێشکما هەبوو بیان نووسمەوە بەم قسەیە هەموو لەبیر چۆوە بەڵێ ئینسان کە بەرپرسیاری ماڵە کە خێزانەکەی هەژار و نەدار بوون فکری پەرش و بڵاو دەبێت سێم خۆشەویستی نێوان ژن و مێر دەفەوتێ ئەم ژنە بە سروشتی خۆی عادەتی وایە ژن بۆیە ماڵداری دروست دەوێت پێی کە حەزی لە شتە هەر داوای کرد و تۆ هەر نەدبوو هەر داوای کرد و تۆ هەر ڕەتت کردەوە هەر عوزرت بۆ هێنایەوە خۆشەویستی نێوانتان کاڵ دەبێتەوە چوارەمیان خۆشەویستی نێوان باوک و ئەولاد دایک و باوک لەگەڵ ئەولادا بەنەبوونی بەرەو لە ناوچوون دەچێت خوا لە قورئانە مەشهەدی ئەوانەمان بۆ تۆمار دەکات لە سوورەتی ئەنعام و لە سوورەتی ئەسرادا دەفەرمێت زەمانی قەدیم زەمانێک هەبووە کە ئینسان ئەولادی خۆی کوشتووە لە ترسینان هەنا بەخوا منداڵەکەی خۆی کوشتووە لە ترسیەوەی نانی لەگەڵا بخوا خوا لە قورئانە دەفەرمێ ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم مناڵەکانتان مەکوژن لەبەرەوەی نانتان لەگەڵا دەخۆن و لە ترسی برسێتی ئێمە ڕزقی ئێوەش و ئەوانیش دەدەین واتە ئەمە ڕوویداوە بۆیە قورئان باسی دەکات ئینسانەکە هاتووە مناڵەکەی خۆی بە دەستی خۆی کوشتووە و توێتی یەک نانم هەیە بوا بۆ خۆم بیخۆم و مناڵەکە لەگەڵمان نەخوا لە قورئانە دەفەرمێ ولا تقتلوا أولادكم خشية إملاق واتە هێستا گرانەکە نەهاتووە کابراوە توێتی ئێستا وا هەرزانێ و نانێکەیە ئەم سێ چوار مناڵم پێ باش پێ بەخێو ناکرێ ئەگە گرانی هاتووە دووسەیەکیانی کوشتووەنەوە گرانی بێ یعنی هێشتا برسێتیەکە نەهاتووە دەستی چۆتە ئەولادی خۆی لە ناوی بردووە ئەمڕۆ سوپاس بۆ خوای گەورە ئەوەمان نەماوە خەڵکێک دەست بکاتە قورگی مناڵی خۆیەوە بیخنکێنێ بەڵام دەزانی کوشتنی ئەم سەردەمە چییە کوشتنی ئەم سەردەمە ئەوەیە مناڵەکە دەبینێ لە مەکتەبە لە کۆڵانە مناڵی خەڵک لە چ خۆش گوزەرانیەکایە تۆ بۆ نابەسرێتەوە لە تەلەڤیزۆن نادەیبینێ نەتێش بچێتە کۆڵان نەتێش بچێتە مەکتەب ئەی لە تەلەڤیزۆنەکەیە ئەی لە ئەنتەرنێتەکەیە ئەی لە فەیسبووکەکەیە کاتێک کە تۆش گیرفانت خاڵیە و هیچت بۆ ناکردرێ هەموو ڕۆژێکی مردنێکە و تۆش حەز ناکەی مناڵەکەت جاریوە بەرچاو دەکەوێت هەر داوا لێ دەکا و هەر نیتە هەر داوا دەکا و نیتە ئەو خۆشەویستیە زۆرەی نێوانی باوک و دایک لەگەڵ ئەولادەکانە کەم دەبێتەوە پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ گوناهێک زۆر گەورەیە فەرمووی ئەن تەجعل لله ندا وهو خلقك هاو بەش بۆ ئەڵڵا دابنێی کە بە تەنها ئەو تۆی دروست کردووە وتیان دوای ئەوە فەرمووی ئەن تەقتل ولدك مخافة أن يطعم معك فەرمووی مناڵەکەت کوژی لە ترسیەوەی نان لەگەڵا بخوا واتە لە زمانی پێغەمبەری شا صلی الله علیه وسلم ئەمە هەبووە فەرمووی لە دوای هاو بەش بۆ خوا بڕیاردان گەورەترین گوناه ئەوەی ئینسان ئەولادی خۆی بکوژێ لە ترسیەوەی نانی لەگەڵا بخوا کەواتەوە بەڵای گەورەی هەژاریە بۆ سەر خێزان پێنجەمیان تەندروستی دەرونی ئینسان کە لە ماڵە بەدخۆراک بوو ژەمی خۆراکەکانت تێر و تەسەل نەبوون
شوێنی نیشتە جێبوونت باش نەبوو، هەر ڕۆژەی لە خانوویەکی کرێدا بووی، هەر ڕۆژە ماڵت دەگواستەوە بۆ شوێنێک. ئەم ژن و مناڵە عادەتەن پیاو بۆ خۆشی تووشی سێشت دەبێت، دڵە ڕاوچێ، بێزاری، ناڕازی بوون. دڵە ڕاوچێ و بێزاری و ناڕازی بوون لە هەر کەسێکە هەبێ نیشانەوێتی نەخۆشی دەرونی هەیە. ئینسان بەم هەژاری خێزانیە ئەفرادی عایلەی تووشی نەخۆشی دەرونی دەبێت پەنا بەخوای پەروەردگار. بۆیە ئینسان هەمیشە هەوڵ بدا کاسەی پڕی ئاشتی ماڵ بێ. باوکو دایکی بەڕێز کاتێک کە مناڵت هەبوو خێزاندار بووی ئەبێ ماڵداری بکەی خۆت بپارێزی لە دەست بڵاوی. زانایان فەرموویانە ماڵداری نیوەی بودجەیە، ماڵی سپی هەڵگرە بۆەوەی لە ڕۆژە ڕەشەکانە بەکاری بێنی. بەسەراتی عەرزی جەنابتان دەکەم لەسەر ئینسانی ژیر ئەگەر هەبووش بێ مادام خێزاندارە دەست بڵاو نابێ ماڵدار دەبێ. پیاوێک بەهۆی زۆری خێزان و دەستکورتی و هەژاریەوە ڕوو دەکاتە برادەرێکی خۆی، ئەڵێ هاتووم یارمەتیەکم بدەی و زۆر نەدار و دەستکورت و بێئەنوام. پێی دەڵێ باوەڕ کە منیش وەکو تۆ هەژارم، ڕەم بێت تەنها بەشی خۆم و مناڵەکانم هەبێ. بەڵام دەنێرم بۆ لای کابرایەک کە پیاوێکی دەوڵەمەندە، سەخی تەبیعەت و ئینسانێکی بەڕێزە. کابرا دەڵێ زۆر باشە، عینوانەکەم دەیە، دەڵێ هەر کەسێ ڕووی لە دەرگای کردبێ مەویست نەبوو بەدەستی خاڵی نەگەڕاوەتەوە، مادام فەقیری مستحقی ئەسڵی بێت. تۆش یەکێکی لەوانەی بەڕاستی سوالکردنی هەژاری و نەداری و زۆر خێزانی و بێ ئەنوایی وای لێکردووی پەنا بۆ ئەم و ئەو بەری. کابرا دەڕوا سەی دەکا کابرای دەوڵەمەند دەڵێن ئەوە ماڵەکەیەتی ئەوە بۆ خۆیەتی، وا لە ناو مێگەلێک مەڕ و بزنی زۆردایە، بزنەگڕوەیەکی هێناوە بەدەستی خۆی تیماری پشتی دەکا و قەترانی بەسەرا دەکا. کابرا وتی ئەم پیاوە لە ناو ئەم هەموو سەرۆت و سامان و مێگەلە مەڕەیە لە جیاتی بە شوانێک بڵێ بۆ خۆی دەستی لێ هەڵکردووە و بزنەگڕوەیەک تیمار دەکا، وەڵڵی چاوەڕێی خێری لە ناکرێت. دوا بە دوای خۆی گەڕایەوە، وتی ئەمە چۆن خێر بە من دەکا؟ هاتەوە بۆ ماڵەوە و کابرا وتی چیت کرد؟ وتی وەڵڵی گەڕامەوە. وتی بۆ کتی شتێکی ئەوان بینی؟ وتی کاکە بڕۆوە تۆ داوای لێ بکە بزانە پێت دەبەخشیاننا. چۆوانێ ئەم جاریان کابرا خەرمانی گەنمی هەڵگرت بوو، وەکو ئەم کاتانە بوو، دروێنە کرابوو، لەسەر خەرمان ئامۆژگاری منداڵەکانی دەکرد، بەدەست بۆ خۆی لەو خۆڵەیە دەنکە گەنمی کۆ دەکردەوە. ئەیگۆ ڕۆڵە ژیانی یەک دەنک گەنم مەهێڵن بە خەسار بچێ و تخوا لەسەر خەرمانەکە بە فیڕۆی مەدەن. وتی ئەم پیاوە بەم دەوڵەمەندیە بەدەستی خۆی گەنم دەچنێتەوە و ئامۆژگاری منداڵەکانی دەکا بۆ دەنکێ گەنم بە فیڕۆ نەچێ. تۆ بڵێ تەنەکەیە گەنم دا بە من، بەخوا مستەحیلە. دیسان گەڕایەوە. جاری سێم کابرا وتی کاکە گیان بڕۆوە. ئەم جارە کە چۆوە سەیری کرد لە حەوشەی ماڵەکە لە ناو باخەکە دانیشتۆ و لەژێر دارتوویەکە ئیسراحەتیان کردووە، بە مناڵەکانی دەڵێ ڕۆڵە ئەوە زەیتم کڕیوە بۆ چراکان بۆ شەو، بۆ لامپاکان و بۆ چراکان و فانۆسەکان، بەڵام شەوانە ڕۆڵە دەستپێوە گربن، ئەوەندە شەوقی مەدەنێ زەیتەکە زوو تەواو بێ، با چرایەکە یەکجار زۆر خۆش نەبێ، واتە وەکو گڵۆپێک زۆر بە قووەت بێ بڵێ کزەکە داگیرسێنە، با کارەبا زۆر سەرف نەبێ. ئەو زمانەکە بە فتیلە ئیشی کردو بە زەیت، وتی ئەوەندە سەوتی مەدەنێ گڕەکەی خۆش بێ، با زوو زەیتەکەی تەواو نەبێ. کابرا وتی ئەی قوڕ بە سەرم، ئەمە حسابی ئەوە بکە، گڕی چراکەی حساب بۆ بکە. کوڕە بەخوا من ئەمە سێم جارە هەڵە دێمەوە دەرگای کابرا، کوا ئەمە دەوڵەمەندە و سەخیە. کابرا چاوی پێکەوتی کاکە سێ جارە تۆ دێیتە دەرگای ماڵی من و دەوروبەری من، ئیش و کارت چییە؟ وتی وەڵڵی هاتبووم داوای کۆمەکێک لێ بکەم، بەڵام بەو خوا تۆ لە من محتاجتری. تۆ لە دەنکە گەنم دەپرسیەوە، بزنی گەڕوێتی مار دەکەی، ئەڵەی چرا با یەکجار زۆر خۆش نەبێت تۆزە کەستر بێ، ڕۆنزەیت کەمتر سەرفکە، ئێتر من چاوەڕی خێر لە چی بکەم؟ وتی کاکە وەرە تاقید دەکەمەوە، وەڵڵی مستحقی ڕاستەقینەبی دڵنیا بە بەدەستی خاڵی ناگەڕێیتەوە، بەڵام براکەم من ماڵداری دەکەم، دەست بڵاوی ناکەم. لەبەر چاوی مناڵەکانما ئەبێ ئەو بزنە ڕێز لێ بگرم، ئەوە تا شیری تیا بوو ساغ بوو خزمەتی کردین، چۆن ئەمڕۆی هەمالی کەم؟ ئەمڕۆ من بزنەگڕوەیەک فرێدەم، بەیانی مناڵەکانم هەموو بزنەکان فرێدەن، ئەبێ پێیان بڵێم ئێمە شیری ئەمەمان خواردووە، ئەبێ وەفادار بین. من زەلامی دەوڵەمەندم، ئێستام سەدەمە بینیوە، خاوەنی سەرمایەکی گەورەیە، عەرەبانەکەی هەر ماوە لە ماڵەوە لە ژوورەوە دایناوە، بە مناڵەکانی دڵە باوکتان ڕۆژە بەم عەرەبانە کاری کردووە لەسەر شەقامەکاندا، خۆتان لێ نەگۆڕێ. ئەمە وەفایە، ئەمە ماڵداریە. من هەر ئەو پیاوەی دوێنێ بووم، کابراژ وتی ئەو بزنەگڕوەیە خزمەتی کردوین کە نەخۆش کەوتو دەبێت بەدەستی خۆم خزمەتی کەم. من بەدەستی خۆم خزمەتی نەکەم، مناڵەکەم بە گۆچان دەیکوژێ.
دووەم مەبەستم ئەو دەنکە گەنمە محتاجی ئەوە نیم بەڵام ڕزق و ڕۆزی بەرەکەتی خوایە خوا دەزانێت ئەم بەرەکەتەی خۆی خستووەتە ناو کام دەنکە گەنمەوە بۆیە لە حەدیثا دەفەرمێ گوێچکەنانێکی سەر سفرەکەت فڕێمەدا لەوە چێ بەرەکەت لە ئەوەیاندا بێ وتی من بەدوی بەرەکەتی خوادا دەگەڕێم کە لەو ڕزقیان نابوێتی سێمیان من کچم زۆرە کە دەڵێم چراکان کسکەن مەبەستم ئەوەیە من کچەکانم شوو دەکەن لەوە دەچێت کچێکم ڕۆژێ بچێتە ماڵی پیاوێکەوە کە وەکو من دەوڵەمەند نەبێ با لە ئێستاوە فێری دەست پێوە گرتنی کەم نەوەکو داوای شتی زیادە لە مێردەکەی بکاو لە ماڵی مێردە هەژارەکەی ئایدارە نەکا با لە ئێستاوە ئەوەندەی نەخەمە بەردەست بەیانی کە کچەکەم شووی کردو لە ماڵی دەوڵەمەندێکا خۆی بینیەوە محتاج بە دەستی خەڵک بێ ژیانەکەی ناڕازی بێ ئەڵە کابراوتی وەڵڵاهی لە پارەکانت و لەدا یارمەتیەکەت بۆ من ئامۆژگاریەکانت زەروریتر بوو ئێستا منیش فێر بووم ماڵداری بکەم نەک دەست بڵاوی بەڵێ خۆشەویستان خێزانی سەرکەوتوو ئەوەیە داهاتی زۆرتر بێ لە خەرجی هەر کات داهات زۆرتر بوو لە خەرجیت دڵنیا بە هەمیشە بە قەدر و ئەعتیباری لە لای خەڵکی و دڵت خۆشە دەروونت ئارامە والعەکس صەحیح مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکە لە بەرجیدە لاپەڕەی 247 تا دەفەرمێ برادەرێکم هەبوو ملازمی عەسکەری بوو شتێکی جوانی لێوە فێربووم لە تەفسیری قورئانە نووسیوێتی ئەڵام پیاوە دەیگوێ گە موچە وەردەگرم کاتێ مەعاشەکەم وەردەگرم دەیکەم بە سێ کەرتەوە بەشێکی دادەنێم ئەڵێم دەبێت بەم بەشە ئەم مانگە خۆم و مناڵەکانم بژێنم لەوە زیاتر زیادەڕەوی ناکەم بەشی دووەمی دادەنێم بۆ میوانێک کە ڕوو لە دەرگاکەم دەکا لەسەر قوتی منداڵەکانم خزمەتی میوانەکانم نەکەم با ئەم پارە لە مەعاشەکەم بۆ میوانەکانم بێ بەشی دووەمیش هەل لەو بەشی دووەمە بۆ دکتۆر ئەگەر لەم مانگایە نەخۆشیەکم هاتە پێشەوە با لە ژلوبەرگی مناڵەکانم نەگرمەوە پارەی دکتۆرەکەم زیاد کردوێتەوە جا ئەگە خوا ڕەحمی کرد میوانێکی ئەو تۆم نەبوو کە زیادە مەسەفیم پێ بکە و دکتۆر و عیادەم توش نەبوو ئەوە بۆ پاشەکەوت ماوەتەوە سێمیان بەشێک لە موچەکەم لە بیر خۆم دەبەمەوە هەروە دەزانم بوونی نییە هەڵی دەگرم لە شوێنێک دەیشارمەوە ئەگەر وڵاتەکەم تووشی شەڕ بوو حەساری اقتصادی توش بوو معاش نەما معاش کەم بووەوە بچم ئەو پاشەکەوتم بێنمەوە لە ڕۆژی ڕەشە ئەم ماڵەست پێم بخۆم بەکاری بێنمەوە مەلای گەورە قسەکەی ئەوەندە پێجوان و حیکمت بووە لەو شوێنەدا لە تەفسیرەکان نووسیوێتی کەواتە خێزانی سەرکەوت و بەختەوەر ئەوەیە کە ئابووریەکی بەهێزی هەیە داهاتی زیاترە لە خەرجی سێمیان کۆتا خاڵ گرنگی ماڵ و سامان و ئابووری بۆ حکومەت هەتا ئابووریەکەی بەهێز بێ حکومەتێکی بەهێزترە تەواوی دنیا ئێستا ئەمریکا بۆچی هەیمەنەی هەیە بەسەر هەموو عالەمە هی سەروەتەکەیەتی هی ئابووریە بەهێزەکەیەتی هەتا وڵاتەکەت ئابووری بەهێز بێ حکومەتەکە سەرکەوتوترە ئێمە لە کوردستانە بەرەو ڕیفراندۆم دەڕۆین بە ئیزنی خوای گەورە بەرەو حکومەتی سەربەخۆی کوردی دەڕۆین هەموو کوردێک شادمانە بۆی هەنگاو بەرەو سەربەخۆی بنێ بەڵام دەبێ دەوڵەتی سەربەخۆی کوردی بەڕێزان ئابووریەکی بەهێزی هەبێ دەوڵەتی سەربەخۆی کوردی بۆیە نەبێ خەڵک حاڵی لە ئێستاش خراپتر بێ ڕوبع موچەیەکی هەیە ئەویشی زەربی سفرکەن نەخێت دەوڵەتی سەربەخۆی کوردی پێویستە ئەم خاڵانەی کردبێ و بیکە یەکەم لەم چەند ساڵەدا 26 ساڵە زۆربەی ئەهلی ئەم مزگەوتە کە ئێستا گوێبیستی ئەم بەندەی خوان ئەو کاتە جەنابتان لەدایک نەبوون کە ئێستا گوێبیستی ئەم خوتبەیان 26 ساڵە حکومەتی کوردی هەیە لە هەرێمی کوردستانە ئەبوایە لە ماوەی ئەم 26 ساڵەیە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی پاشەکەوت بکردایە کە ئێستا ئابووریەکی وا بەهێزمان هەبوویایە 10 ساڵیش دراوسەکان دەرگایان لێدا خستینایە پێویستیمان بە دەرگای دوژمن نەبوویایە ئەگە کردبێت یان جێگەی خۆیەتی ئەگەر نەیان کردبێت جێگەی گلەییە دووەمیان دڵی هاوڵاتی خۆش بکەن پێش ئەوەی داوای بەڵێ لێ بکەن هاوڵاتی کاتێک کە چاوی بە کەسانێک بکەوێ ئەم برسیەتی و ئەگە هەموو برسیم بە هەمومان بەیەکەوە برسیمین قبوڵمانە ئەگەر هاوڵاتیەک برسی بوو بەڵام خەڵک لەو لاوەسکی دێشا لە تێریان تێریەکەشی کەسابەتی خۆی نەبوو هی گەندەڵی بوو هی حکومەتی نەعادل بوو دڵی بە وڵاتە خۆش نامێنێ دڵی هاوڵاتی خۆشکەن هاوڵاتی وڵاتەکەمان نابێ هەر بۆ چەپڵە نابێ هەر بۆ بەڵێ نابێ هەر بۆ شەڕ و کوشتن لەگەڵ بێ ئەبێ بزانێ من مافم چیە لەم وڵاتەدا لەسەر دەریای نەوتم چیم بۆ دیاری کراوە سێمیان خەرجی زیادە لا بدرێ مادام ئێمە بەتەمای حکومەتین مادام بەتەمای ڕیفراندۆمین ئەبێ هەنگاوی یەکەم خەرجە زیادەکان لا ببرێن توخوا ئەو هەموو کەناڵە ئاسمانیەتان پێ دەڵێم کە زیادەیە و هەیە جا زیادە باشە بێسوودە زیان بەخشیشە
ئەم هەموو تەلەڤیزۆنە کەناڵە فەزاییە بەو بوو زەبەلاحی ئەم حکومەتە دەخوا نەک هەر سوودی نییە زیانی بە هەموو لەشمان گەیاندووە بە هەموو ماڵ و مناڵمان گەیاندووە ئەمانە دابخرێن و بدرێتەوە بە معاشی ئەو فەقیر و هەژارەت خوا باشتر نییە بە بێگومان باشترە ئەمجا ئەو هەموو خانە نشینە کابرا پەرلەمانتارە لە نەوەتەکانەوە پەرلەمانتارە ئەمە هەل لە ماڵە دانیشتەوە معاش وەردەگرێت ئەو معاشانە ببڕن ئەی کابرا بمەلەستورە بۆ کەسپێک ناکە ئەو هەموو وەزیرە ئەو هەموو مدیر عامە ئەو هەموو مدیرە کابرا لە کاتی خۆی لە ترسی دوژمنایەتی ساڵێک بە شاخ کەوتووە ئەمە 26 ساڵە معاشی ئەو ساڵە پێشمەرگایەتی دەخوا والله دەیان خەڵک دەناسم لەبەر دوژمنایەتی و بێ ئەنوای ڕویان لە شاخ کردووە ئەوەندە شۆڕژگێڕ نەبوون 26 ساڵ ئەم حکومەتە دەدۆشێ ئەگە بە تەمای حکومەتی کوردی بین دەبێ ئەم گورگانە لابین من جمعی عەرزی ڕابردوو عەرزی جەنابتانم کرد ئەبێ ئەو گورگانە لابین ئەمجا مەڕی کوردایەتی بەردەگرێ هەتا ئەو گەلە گورگە لەسەر کار بن قەسەم بەخوا حکومەتی کوردیش بێ لەمە خراپترمان لێ دەقەومێ ئەبێ دەمی ئەو گورگانە دابخرێ لەناو قوتی ئەو خەڵکە پێندرێنە دەرەوە ئەمجا هەنگاو بۆ سەربەخۆی بندرێ حکومەتی سەربەخۆی کوردی بە ئیزنی خوا بە چاوی خۆمان دەبینین چوارەم هاوڵاتی دڵی بە حکومەتەکەی خۆش بێ زۆر جار بەرپرسانی ئێمە جارجار لە تەلەڤیزۆنەوە ئاگام لێ ئەڵێن کاکە ها ئیسرائیلیش ئاوا بوو بە دەوڵەت بەڵام بێ ئاگان لەوەی ئیسرائیل دەزانن چۆن بوو بە دەوڵەت دەوەڵام من مەمنونم وەرن با چاو لە ئیسرائیل کەین کاکە چاو لە ئیسلام مەکەن وەرن چاو لە ئیسرائیل کەین ئیسرائیلیەکان چۆن بوون بە حکومەت ئیسرائیلیەکان کاتێ بوون بە حکومەت وایان لە هاوڵاتی خۆیان گەیاندبوو کە ئەم نیشتیمانەی ئێمە دەبێ ئەم حکومەتە دروست بێ هاتن ئەو خەڵکەتان جەنابتان ڕیشتیەکان لە بیریانە ئێمە بە بیرمان نایە چۆن کاتی خۆی لە سلێمانی و لە هەولێر و لە کۆیە و لە هەموو شوێنەکانەوە چی جوولەکە بووە ماڵ و سەروەت و سامانی خۆی هەڕاج کردووە فرۆشتوویەتی خانووک دوکان و بازاڕی بەجێهێشتۆ بەرەو ئیسرائیل ڕۆیشتوێتەوە بەرەو فەلەستین و توێتی مادام خوا دەکاتم مە حکومەت دەوڵەتی خۆم دەبێ هەمووی بەجێ دێڵم ئایا هاوڵاتیانی ئێمە کە لە شوێنەکان وامان لێ کردوون بڕۆن هەمووی بەجێ بێڵن بێنەوە ژێر سای ئاڵای حکومەتی هەرێمی کوردستان ئەو پرسیارە بۆ بەرپرسان بەجێ دێڵم ئەبێ خۆشەویستی ئەو دەوڵەتە وا لە ناخی تاکەکان تا بڕۆ بچێ بڵێ ماڵەکەت بەجێ بێڵە وەکو ئیسرائیلێک بڵێ ئامادەم بەجێ بێڵم دووەم دەوڵەمەندانی ئیسرائیلی ئەوەندە دڵیان بۆ دەوڵەتە خۆش بوو دەهاتن زیادە خەرجیەکانیان دەگرتەوە پێشکەش بە دەوڵەتی ئیسرائیلیان دەکرد کابرایەک یەکێ لەو کەسانی کە پارەی بۆ دەوڵەتی ئیسرائیل کۆ کردوێتەوە لە بیرەوەریەکانی جێڕاوێتەوە ئەڵە کاتی خۆی منیان نارد بۆ لای کابرایەکی دەوڵەمەند لە ئەمریکا سەرمایەدارێکی جوولەکە بوو وتم هاتووم بۆ لات کۆمەک پێشکەش بە دەوڵەتی ئیسرائیل کەی کە دای دەمەزرێنین هێستا دەوڵەتەکەدا نەمەزراوە ئەها بناغی ئابووریان بۆ دانا ئێستا پێم سەیران بەرپرسانی ئێمە جاویا بە گیرفانی خاڵی دیعای حکومەت دەکەن کاکە ئەبێ یەکەم جا بناغە ئابووریەکە فشێلی بزانی تەحەدای ئەو کەسانە بکەی کە تەحەدا دەکەنەوە میلەتەکەت برسیکەن ئیسرائیلیەکان ئیعلانی دەوڵەتی ئیسرائیلیان نەکرد هەتا پارەیەکی زەخمیان پێکەوە نەنا ئەڵێ منیان نار بۆ ئەمریکا بۆ لای ئەو سەرمایەدارە گەورە زۆر دەوڵەمەند بوو چووم و جگەرەیەکی تەقنیم کردم جگەرەکەم لێ وەرگرت دەستم بۆ چەرخەکەی برد داگیرسێنم وتی شقاتەکە دامەگیرسێنە وتم بۆ وتی منیش جگەرەم بەدەستەوەی بە جگەرەکەی من داگیرسێنە ئەو شقاتەیە لێمەدە دەستی کرد و شقاتەکەی لێستانمەوە لەسەر مێزەکە داینایەوە جگەرەکەی خۆی دامێ جگەرەکەم پێداگیرسان وتم بەڕاستی چاکیان ناسیوە من لە ئیسرائیلەوە لە فەلەستینەوە هاتووم بۆ لای کابرایەک بۆ ئەمریکا بۆ پارە ئەم چاوی لێ یەک دەنگ شقارتەوەیە بە جگەرەکەی خۆیم دەدات هێڵە شقارتەکە لێمەدا توخوا پیاوی ئەوە چۆن داوای پارەی لێ دەکرێت ئەڵێ وتی فەرموویشت هەبوو جگەرەکەم بە جگەرەکەی داگیستان وتم نەوەڵا وەڵامەکەم وەرگرت وتی باوەڕکە هاتوویت ئەم نووسنگەی ئیشێکت هەیە شتم لێ دەکڕی شتم پێ دەفرۆشی معاملەم لەگەڵا دەکەی ئەمە شوێنی بازرگانی و بنکەیەکی تیجاریە خەڵک بۆ سەردان نایە و من تۆ ناناسم برادرم نی ئەبێ قسەی خۆت بکەی بۆ کوشتنم هاتووی وتم نەبا بە تیرۆر حیساب مەکە من هاتم داوای کۆمەکت لێ بکەم ئەوە کتابی ڕسمی دەوڵەتی ئیسرائیلە کە دادەمەزرێ هەندێک هاوکاریمان پێشکەشکەی وەکو جوولەکەیە وەکو ئیسرائیلیەک بەڵام تۆ ئێستا جەنابەت چاول لە یەک دەنگ کەشقارتەوەیە دەڵێ بەکاری مەهێنا جگەرەکە بە جگەرەی من داگیرسێنە ئیتر من بەڵا وەڵامەکەم وەرگرت باوەڕ ناکەم جەنابەت دۆلارێک لەدەست بێتەوە وتی ئەوە چەکی بانقە چەندتان پێویستە لەسەری بنووسن وتم 4000 دلار وتی بنووسە 8000 دلار دوو قاتی ئەوەی کە تۆ چاوەڕێی لە من هەبووە وتم تێناگەم جەنابەت بۆ دەنگ شێش قاتە ڕوحت دەرەچێ کەچی چەکی سپی دەخەیتە بەر دەستی دەوڵەتێک کە دادەمەزرێ ئەوەندە دڵت پێ خۆشە وتی کاکە ئەو دەنگە شقاتە بە فیڕۆ دەچوو من جگەرەیەکی داگیستاوم پێیە
ئیتر بۆ دەنگ قاتە خەسارکەی و ئەم دەنگ قاتان ئەگە کۆ بکەینەوە بەیانی وڵاتەکەمان پێش دەکەوێت ئەو دەنگ قاتە ئیسفادەی کە نەبێ حیفە بە فیڕۆیدەی لەبەرەوە دەنگ قاتەیەک بێسوود سەرف مەکە بەڵام ئەم پارەی من سەرفی دەکەم بۆ دەوڵەتەکەم بەیانی پێی سەربەرز دەبم لە عالەمە ئەڵەن ژوورەکە دەوڵەتی هەیە هەموو سەروەتەکەشم بڕوا لە پێناویە بە خەیاڵمانایە چونکە پێی سەربەرزم لە ناو عالەمە منیش وەکو میلەتان بوونم هەیە ئایا دەوڵەمەندەکانی ئێمە ئاوا ئامادەن ئەو هەموو زیادە ڕەوەی کە دەیکەن ئەو هەموو مەخاریجە زیادەی کە دەیکەن بڵێن چونکە پێم خۆشە وەکو گەلان کوردیش حکومەت و ئاڵای سەر بەخۆی هەبێ با بەشێک لە سەروەتەکەم ببەخشم ئەگەر ئەمە بەس چی دەکرێن بە وەعی دەکرێت ئەمە پێویست بوو چەند ساڵە کاری لەسەر بکەین هاوڵاتی فەقیر ئاوا بێ وەکو ئیسرائیلەکان دەوڵەمەندەکەشی هەر وەکو ئیسرائیلەکان بێ ئەم جان نمونە بەڕێز دەکەم کابرای بەرپەرست لەسەر تەلەڤیزیۆن بە دەوڵەتی ئیسرائیل بێنەوە ئەبێ کە باسی قسە بۆ خەڵک دەکەن حەقیقەتەکانی بۆ باسکەن هەر ڕووکەشەکەی بۆ باز نەکەن بۆیە ئابووری زۆر گرنگە بۆ حکومەتی بەهێز ئەو کەسەیە کە باری ئابووریەکەی بەهێزە تا ڕەسیدت بەهێز بێ و تا پارەت بە نرخ بێ قسەت بەرامبەر بە دوژمنانت دەخوا و خەڵک ناتوانێت تەحەدات بکا و ناتوانێت بەرەو ڕوود بێتەوە بە ئومێد ئەوەی کە خوای پەروەردگار ڕەحممان پێ بکا وەکو تاکە کەس وەکو خێزان وەکو حکومەتی هەرێمی کوردستان یا ڕەبی خوا دەرگای خێرمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا لە هەژاری ڕزگارمان کەی یا ڕەبی خوا لە ڕزق و ڕۆزی خۆت زۆرمان بەسەرا ببارێن یا ئەرحەمە الراحیمین یا ڕەبی خوا شفای نەخۆشەکانمان بدەی خوایە گرفتارەکانمان ڕزگار بکەی هەر کەسێ مشکیلەی هەیە ڕەحمی پێ بکەی یا ئەرحەمە الراحیمین لێت دەپاڕینەوە هەر کەسێت ڕوودەرونی نائارامە ڕەحمی پێ بکەی هەر کەسێت چاو بە فرمێسک کە خوازە دەخەنە بخەیە سەر لێوەکانی هەر کەس مردووە لە گوناهی خۆش بی هەر کەس ئازیزێکی لە دەستداوە سەبووری بدەی یا ڕەبی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی خوای پەروەردگار دەوڵەتی کوردی سەربەخۆ بە چاوی خۆمان ببینین بەڵام پێش وەخت خوایە کار بەدەستەکانمان عادل کەی میلەتمان وشیار کەی لەناو خۆماندا تەبامان کەی ناکۆچیەکانمان وەلاوەنین لەژێر ئاڵای قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم دەوڵەتی قورئان دەوڵەتی کوردی بەرپا بێ یا ڕەبی خوایە عاقبەتمان بەخێر بژێڕی بە ئیسلامەتی و خواناسیەوە بژین بە ئیسلامەتی و خواناسیەوە بمرین بەر شەفاعەتی پێغەمبەری خواکەوین صلی الله علیه وسلم لە قیامەتە جێگەی هەموو لایەکمان بەهەشتی بەرین بێ وەکو لە مزگەوتی ڕێگەی بەهەشتا کۆت کردوینەوە خوایە جێگاشمان لە قیامەتە بەهەشت بێ آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون